فەرموو خاتونگیان. دەستخۆش دکتۆرە، من بۆ ئەم خوێندکارە قسەیەکم هەیە. ئایا ئەم خوێندکارە ئەگەر بی لە سەر و خۆی بکاتەوە بی لە خوار و خۆی نەکاتەوە ئەمە بۆ زانست ئەڕوا بۆ خوێندنگایان بۆ زانکۆ یاخود بۆ خۆ دەرخستن و دیزایانی جلوبەرێک ئەڕوات؟ ئەمە یەک دوو من هاوڕێم هەیە، یعنی باوکی دەوڵەمەنە، زۆریش دەوڵەمەنە، بەڵام هەر حەزی لەو جلەیەکە یەک جار بیکاتە بەری، یعنی هەر بۆ جلۆ بڕات و بێ کێشەی نییە ڕۆژی 1000 دینارە بە بۆ زانکۆ کە تەلەبەی زانکۆیە. مخۆم کچەکەم تەمەنی 8 ساڵە، تەلەبەی دوی سەرەتاییە ڕۆژی 1000 ئێمێ بۆ مەکتەب، ئەو کە تەلەبەیەکی زانکۆی ڕۆژی 1000 ئەبا، بەڵام کێشەشی نییە. ینی ئەگەر ئەم بتوانێت نایە خۆی دەرخانایە بە پۆز لێە بە سەر ئەڵە من بۆ خوێندن ئەڕۆم جوانە. ئەلەوا من ئەم 4 ساڵشم تەواو کرد بە دیزایانی جلوبەرگ و ڕەفیقەکەم دەستی بۆ ڕاکێشام، ئەڵێ تۆ کەشخیت و تۆ ئەوەی ئەی دوای ئەوە، ئەڵێ ئەی دوای ئەوە. ئایا من بۆ خوێندن ئەڕۆم یان یاخود ئەم باڕێزە بۆ خوێندن ئەڕوات یان بۆ چاولێکەری و دیزایانی جلوبەرێک ئەڕوات؟ بۆیە من پێی ئەڵم هیچ کاتێک سێری سەر و خۆی نەکات، سێری خوار و خۆی بکات، بە ئەو فشارش نەخاتە سەر دایک و باوکی لەبەرەوەی دایک و باوک ئەجری گرانە بۆی دایک و باوکیش کە خەیاڵن لای ئەم نەبێت کە ئەچێ بۆ خوێندنگا، نە تۆ خەیاڵت لای ئەوان بێت کە بە نامڕتاحی نە ئەوان خەیاڵیان لای تۆ بێ، هەوڵ بە بیشاریتەوە یاخود هەوڵ بە هاوڕێکانت دەرز لە تۆ وەربگرن، نەک تۆ دەرز لەوان وەربگریت و بچی تەقلیدی ئەوان بکەیت، چکۆڕان ئەوان ئەمڕۆیە بەیانیە دوو بەیانێ سێ بەیانێ، بەڵام ئایا تۆ هەر بۆ جۆرە ئەبیت؟ نە. دەستخۆش خاتونگیان، دەست خۆش بێت. طبعا تێبینیەکانی ئەم خاتونە زۆر جوان بوو بۆ تۆ وە کۆمەڵی پرسیاریشی ئاڕاستە کردی. ئایا تۆ ئامانج لە خوێندنت لە زانکۆت ئایا ئامانجی خۆ دیاری کردووە؟ ئەزانی بۆ چێتی بۆ زانکۆ؟ بە ئەکیدی من بە دەرەجەیەکی زۆر بەرزیشەوە چوون بۆ زانکۆ، ئەکید بۆ خوێندن ڕۆشتم، بەڵام لە ئێستا کە ئاچیتە زانکۆ تۆ بۆ خوێندنیش بچیت مناچاری کە ڕوژ لەو شتانە بکەی کە ئێستا باسم کرد، چکە هەموو زانکۆ ئێستا وای لێ هاتووە تەنیا جلوبەرگی جوان و ڕسمگرتن و سناپکردن و هەنێک شت لەو بابەتە ئەوشی کە بۆ خوێندنەچێ بە کەسێکی گۆشەگیر و ئەوە ناو ئەبرێت و من سەرەتا کە چوون بۆ ئەوێ تەنیا بۆ خوێندن چوم نەوەکو بۆ ژیانی ناو زانکۆ و گەڕان و چوونە دەرەوە. ئەی ئێستا نمرەکانت چۆنە؟ گرنگی بە خوێندنەکەت هەیت؟ بەڵێ بە ئەکیدیانی نمرەکانم هەمووی بەرزە و لە هەموو خوێندکارەکانی ناو کلاسەکەم بەرزترە. زۆر باشە، مادەم تۆ گرنگی بە خوێندنەکەت هەیت و ئامانجە ڕوونە لە خوێندنەکەیە، کەواتە یەک شت هەیە کە زۆر گرنگە، ئەویش ئەوەیە کە تۆ ئیتر سێری ڕووکەش نەکەی، گرنگیدان بە ڕووکەش نەبێتە خولیایی مێشکتکەوە بکە کێشش بۆ ماڵی باوکە دروستکەی، کاتە بیر لە خۆت بکەرەوە بە یەک جلەوە، بەڵام جلێکی پاک و خاوێن جوان ڕێک و پێک بە تەرتیب لەبەری بکە بە هەر ئەو جلەش بێ، بەڵام تۆ شانازی بە خۆتەوە بکە، بۆشیان بسەلمێنە. ئەمە زۆر گرنگە، شانازی بە بوونی خۆتەوە بکە، شانازی بە ئەو شتانە بکە کە هەتە بە نمرەی خۆت کە تۆ کچێکی بە نمرەیەکی بەرزەوە توانیتە لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتیانەشە تۆ پارێزگاری لە نمرە بەرزی خۆت بکەی وا بکەی کە تۆ پلەیەک بی لە ناو زانکۆکەتە لەناو ئەو بەشەی کە تایە خوێنیت. جا ئەمە زۆر گرنگە، تۆ کاریگەری دروستکە، تۆ بە نمونەیەکی جوان کە ڕۆشتیشیتەوە بۆ ماڵەوە، داوای لێبوردن کە لە دایکیشت و لە باوکیشت دەسەماندووەکانی باوکیشت ماچ بکە، بە دایکیشت بڵێ بەعکسەوە منیش کە زانکۆم تەواو کرد ئەبم بە کەسێک کە لەو کەسانی کە بژێوی ژیان دابینەکەم لەگەڵتانە و یارمەتی دەرێکی باشی شەبم بۆیە، چکە باوک هەر کاتێک کە کچەکەی نێرێتە زانکۆ بیرەوە کاتۆ کە سبێنێ ئەم کچەی بێ بە شتێکی زۆر باش و دواتر یارمەتی دەری شێبێ، هەم یارمەتی دەری شێبێ لە ماڵەوە لە ئیمکانیاتی ماڵەوە، تۆش سبێنی ئینشەڵا کە ئەشتوانی بۆ نمونە لەگەڵ خوێندنەکە تا جاری وایە کارێکیش بکەیت بۆ ئەوی بژێوی خۆشت دابین بکەیت و ئەو نەزەختیش لە ماڵەوە دروست نەکەیت، هەنی هەست بە بەرپرسیارەتی بکەیت کە تۆ ئەخوێنیت کە پێویستەکە جاری وایە لەوانەیە لە شتێکی بەسیتەوە بتوانی پێداویستی خۆشت دابین بکەیت. اینجا هاوڕێ ڕاستەقینش بدۆزەرەوە، بە دوای ئەم هاوڕێیانەمە بکە هیچیان ڕاستەقینەنین و بەم شێوازە سێری تۆکەن و کاریگەری دروستکە ئینشەڵڵا. ئێمەش لەگەڵ تابین، هاوکار تەبین، هەر کاتێکیش بەویستت بە ئێمە بوو ئێمە لەگەڵ تابین، نمونەیەکی جوانە بیت ئینشەڵڵا.